ڕێیەکەوتی 24 خەزاڵوەری ساڵی 1361 هەتاوی. سێ هێلیکۆپتێری هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی ئاغەڵان سەر بە ناوچەی سەردەشت. ئەم هێرشە لەگەڵ بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزی بەرگری ڕووبەڕوو بووەوە و هێلیکۆپتێرەکانیان خستە ژێر ئاگری زیدی هەوایی خۆیان. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا وەستا عوسمان پێشمەرگەی هێزی بەرگری گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عوسمان لە ئاوایی ئاغەڵان سەر بە ناوچەی سەردەشت لەدایک بوو. پاش ڕاپەڕین ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە هێزی بەرگری درێژەی بە خەباتی خۆیدا. ڕێیەکەوتی 24 خەزاڵوەری ساڵی 1364 هەتاوی. لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئاوایی حەوتاش سەر بە ناوچەی سەرشیوی سەقەز پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ سەدیق سارمی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سەدیق سارمی ساڵی 1345 تاوی لە ئاوایی گەڕەگەڵ لە بەشی بێڵەواری کامیاران لەدایک بوو. دوای ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و وەک هەڵسوڕاوێکی تێکۆشەر لە بڵاوکردنەوەی بڵاوکراوەکانی کۆمەڵە و چەند ئەرکێکی تر چالاکی نواند. ساڵی 1358 تاوی دوای داگیرکردنی کامیاران لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە مەبەستی پەیوەستبوون بە ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە هاتە دەر. بەڵام بەهۆی کەمی تەمەنیەوە وەرنەگیرا و ساڵی 1359 تاوی دوای چەند جار هاتوچۆ وەک پێشمەرگەی کۆمەڵە وەرگیرا و ئەرکی بڵاوکردنەوەی نەشریاتی کۆمەڵەی پێس بێردرا. ساڵی 1360 تاوی دەورەی پزیشکیاری تەواو کرد و بوو بە پزیشکیاری خۆشەویستی خەڵک و پێشمەرگەی کۆمەڵە. ڕێیەکەوتی 24 خەزاڵوەری ساڵی 1364 هەتاوی. لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە سەرشیوی سەقەز پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد عەلی ڕەمایی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد عەلی ڕەمایی ساڵی 1343 هەتاوی لە ئاوایی نجێ لە بەشی ژاوەرەی سنا لەدایک بوو. لە ڕاپەڕینی خەڵکی ئێران لە ساڵی 1357 تاوی بەشداری کرد و هەر لەو ساڵەشدا هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1360 تاوی پەیوەندی گرت بە حیزبی دموکراتی کوردستان و بوو بە پێشمەرگەی ئەو حیزبە. خەرمانانی ساڵی 1364 تاوی بە یارمەتی ئەو دا پێشمەرگەی کۆمەڵە لە زیندانی حیزبی دموکرات بوون و هەڵاتن و بەم جۆرە پەیوەندی گر بە تەشکیلاتی کۆمەڵە و بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. ڕێیەکەوتی 25 خەزاڵوەری ساڵی 1359 هەتاوی. هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی خامسان سەر بە ناوچەی کامیاران. لەو کاتەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئیبراهیم نەگەهداری لە لایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە گەمارۆ درا و بە تەنیا بەرەنگاری ئەم هێرشە بوو. پاش شەڕێکی قارەمانانە تا دوایین فیشەک دیفاعی لە خۆی کرد و
بۆ ئەوەی کە نەکەوێتە دەست دوژمن بە ئاخرین فیشک کۆتایی بە ژیانی خۆی هێنا و پەیوەست بوو بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵەوە. هاوڕێ ئیبراهیم نگەهداری ساڵی 1299 هەتاوی لە ئاوایی پەنێران سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. لە تەمەنی 6 ساڵیدا دژی هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان چەکی کۆمەڵەی هەڵگرت و لە شەڕەکانی بەرگریدا و بەشداری کرد. هاوڕێ ئیبراهیم لە ناو ڕیزەکانی پێشمەرگەکانی کۆمەڵەدا جێگای ڕێز و خۆشەویستیەکی تایبەت بوو. سەرەڕای تەمەنی زۆری بە نیسبەت هاوڕێیانی خۆیەوە وەک لاوێک چالاکانە لە هەموو مەیدانێکدا ئامادەی هەڵسوڕان بوو. ڕێکەوتی 25 خەزاڵوەری ساڵی 1362 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە سەر جادەی نەغەدا ورمێ لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورساتن و زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگە و ئەندامێکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ نافع فەتحی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ نافع فەتحی ساڵی 1336 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. بۆ درێژەدەم بە خوێندن چووە بۆ شاری تەورێز. لە شاری تەورێز لەگەڵ کۆڕ و کۆمەڵی ڕۆشنبیران و مەسایلی سیاسی ئاشنا بوو. لە جەریانی ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی تێکۆشەرێکی هەڵسوڕاو بوو. پاش هاتنە سەرکاری ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ درێژەی خەبات چووە نێو جەمعیەتی دیفاع لە زەحمەتکێشان لە شاری سەقەز. هاوینی ساڵی 1360 هەتاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت. ساڵی 1361 هەتاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. ڕێکەوتی 25 خەزاڵوەری ساڵی 1363 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات 13 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە لە ناوچەی هەورامان گیانی ئازیزیان لە ڕێگەی دیفاع لە ئامانجە بەرزەکانی کۆمەڵەدا بەخت کرد و پەیوەست بوون بە کاروانی شەهیدانی سەربەرزی کۆمەڵەوە کە بریتین لە هاوڕێیان تەلیعا عەلی ڕەمایی، نەسڕوڵڵا بەهمەنی، ڕەحیم ئیلاهی، میدریک یوسفی، محەممەد بەهرامی، ئیدریز محەممەدی، بەختیار خالیدی، دارا ئەسعەدی، عەلی ئارمان، عوبەید سۆفیا، مەسعود ئەحمەدی، شێخ عەلی و فەراح ئەدمەن. هاوڕێ تەلیعا عەلی ڕەمایی ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی بێساران سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسی و هەڵسوڕانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و وەک هەڵسوڕاوێک لە ئاوایەکەی خۆیان چالاکینوان. لەگەڵ زیادبوونی هەڵسوڕانی سیاسی هاوڕێ تەلیعا بۆ پێشگرتن بەم هەڵسوڕانەی بنەماڵەکەیان خستیانە ژێر زەخت بۆ ئەوەی بە زۆر بەشووی بدەن. زستانی ساڵی 1360 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی عەلەنی کۆمەڵەوە گرت و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هەڵسوڕانی خۆی لە ناو ڕیزەکانی کۆمەڵە لە ناوچەکانی جنوبی کوردستان و ناوچەی کرماشان و هەورامان درێژە پێدا. هاوڕێ نەسڕوڵڵا بەهمەنی ناسراو بە مامە نەسا ساڵی 1332 هەتاوی لە ئاوایی بلەبزان سەر بە ناوچەی هەورامان لەدایک بوو. ساڵی 1347 هەتاوی
بەهۆی مەسایلی سیاسی ئەو سەردەما ژمارەیەک لە کەسانی بنەماڵەکەی لەلایەن ڕژیمی شاوە گیران و تیرباران کران و هەر ئەمەش ئەوەی هێنایە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. دوای شۆڕش پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و هەڵسوڕانی خۆی لە پەیوەند لەگەڵ کۆمەڵە درێژە پێدا. لە شەڕەکانی بەرگریدا چالاکانە بەشداری کرد و دەوری گێڕا. نەورۆزی ساڵی 1359 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ نەسڕوڵڵا بەرپرسی سیاسی پەل و ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ ڕەحیم ئیلاهی ساڵی 1337 تاوی لە شاری نەوسود لەدایک بوو. ساڵی 1357 تاوی چالاکانە لە شۆڕش بەشداری کرد و لە ئێعترازەکان و خۆپیشاندانەکان و دواتر چەککردنی پازگاکانی ڕژیم لە نەوسود دەوری بەرچاوی گێڕا. دوای ماوەیەک لە یەکێک لە ئاوایەکان دەستی کرد بە کاری معلمی و پاشان لەگەڵ چەند هەڵسوڕاوێکی تر لە شاری نەوسود جەمعیەتی دیفاع لە گەلی کوردیان پێکێنا. لە ماوەیەدا بوو کە لەگەڵ کۆمەڵە پەیوەندی گرت و پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هەڵسوڕاوانە لە ئێعتراز و خەباتی زەحمەتکێشانی ناوچەکە بەشداری کرد. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ ڕەحیم فەرماندەی پەلێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ مدریگ یوسفی ناسراو بە ڕێبوار پاڵنگانی ساڵی 1344 تاوی لە ئاوایی پاڵنگان سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. هاوینی ساڵی 1360 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان ئەمەلیات و شەڕی ناوچەی جنوب و هەورامان دژ بە هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی چالاکانە بەشداری کرد. هاوڕێ محەممەد بەهرامی ناسراو بە حەمە باوان ساڵی 1320 تاوی لە ئاوایی شۆشمێ سەر بە ناوچەی هەورامان لەدایک بوو. ساڵی 1358 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە هێزی بەرگری و لە زۆربەی شەڕەکانی 58 و 59دا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ ئیدریس محەممەدی ناسراو بە کەماڵ هەورامی ساڵی 1341 تاوی لە شاری نەوسود لەدایک بوو. ساڵی 1358 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە دەیان شەڕی ناوچەکەدا چالاکانە بەشداری کرد. هاوڕێ ئیدریس بەرپرسی کومیتەی ناوچەی نەوسود و ئەندامی کۆمەڵە بوو. هاوڕێ بەختیار خالیدی ساڵی 1344 هەتاوی لە شاری پاوا لەدایک بوو. ساڵی 1363 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە چەندین شەڕی ناوچەکەدا بەشداری کرد. هاوڕێ دارا ئەسعەدی ناسراو بە مەنسوور پاوەیی ساڵی 1340 هەتاوی لە شاری پاوا لەدایک بوو. زستانی ساڵی 1360 تاوی بە هۆی چالاکی سیاسی دەستگیر کرا و لە زیندانی کرماشان بوو بەلایەنگری کۆمەڵە و پاش ئازادبوونی ساڵی 1362 تاوی هاتە ناوڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. لە دەیان شەڕی ناوچەی شیمال و جنوبی کوردستان بەشداری کرد. هاوڕێ عەلی ئارمان میرزا زاهیدی ناسراو بە عەلی فارس لە بەندەرەباس لەدایک بوو. هاوڕێ عوبەید سۆفیە. هاوڕێ مەسعود ئەحمەدی ناسراو بە تۆفیق. هاوڕێ شێخ عەلی سەید قادر. هاوڕێ فەراح ئەدمەن.
ڕێکەوتی 26 خەزاڵوەری ساڵی 1359 هەتاوی لە شەڕێکدا لە نێوان هێزەکانی سپای ڕزگاری و پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی دەل لە بەشی هەورامان پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەلی قەمەری گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی قەمەری ساڵی 1335 هەتاوی لە ئاوایی دشە سەر بە ناوچەی پاوە لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری پاوە وەرگرت. پاشەڵ سوڕانی ئاشکرای کۆمەڵە هاوڕێ عەلی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. پاژماوەیەک مەسئولیەتی سیاسی دەستەیەک لە پێشمەرگەکانی پێسپێردرا. ڕێکەوتی 26 خەزاڵوەری ساڵی 1360 هەتاوی پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەحمەد ڕازیانی ناسراو بە ئەحمەد تیانە لە ئاوایی ئیلماباد سەر بە ناوچەی بۆکان بەهۆی تیرێکی تەسادوفی لە چەکەکەی خۆی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەحمەد ڕازیانی لە ئاوایی تیانە سەر بە ناوچەی کامێران لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. لە کاتی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان لە ساڵی 1359 هەتاوی بە پێی مەعموریەتێکی تەشکیلاتی لە ناو شاری کامیاران مایەوە. بەڵام لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا و پاش ماوەیەک ئازاد کرا و ئەم جارە هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 26 خەزاڵوەری ساڵی 1362 هەتاوی هاوڕێ ئیبراهیم بەکری ناسراو بە مامبرایمی قۆزڵوێ لە درێژەی شەڕی ناوخۆی لە کوردستانی ڕۆژهەڵات لە هێرشێکدا لە ماڵەکەی خۆی لە ئاوایی قۆزڵوێی گەورە سەر بە ناوچەی مەهاباد گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئیبراهیم بەکری ساڵی 1333 هەتاوی لە ئاوایی قۆزڵوێی گەورە سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئیبراهیم ئەندامی کۆمەڵە و کەسایەتی خۆشەویستی ناوچەکە بوو. ڕێکەوتی 26 خەزاڵوەری ساڵی 1362 هەتاوی هێزە سەر کودگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایەکانی بەشی کۆماسی لە ناوچەی مەریوان. ئەم هێرشەی هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە و لە جەریانی شەڕێکی قورس و سەنگەر بە سەنگەر پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عارف باب لە هەڵمەتی قارەمانانە بۆ سەر سەنگەری هێزەکانی ڕژیم گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عارف باب ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی کاڵکەجان سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. خوێندنی دانیشتسەرای لە شاری سەقز تەواو کرد و هەر بۆیە بە مامۆستا جەماڵیش دەناسرا. ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. بەهاری ساڵی 1362 هەتاوی لە بەشی تەشکیلاتی نهێنی لە شاری سەقز سازماندرا. پاش ئەوەی کە کەوتە بەرگومانی بەکرێگیراوانی ڕژیم بە بڕیاری تەشکیلات هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 27 خەزاڵوەری ساڵی 1360 هەتاوی
13 کەس لە خەباتکارانی ئێران بەدەستی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شاری میاندووە و ئیعدام کران. یەکێک لە ئیعدام کراوەکان شۆڕژگێڕی خەباتکار کاگ ئەسعەد جانالی، دۆستی نزیکی کۆمەڵە و برای شەهید عومەر جانالی و هاوڕێی شەهید براهیم وەلیزادە بوو. هاوڕێ ئەسعەد جانالی ساڵی 1340 تاوی لە شاری بۆکان لەدایک بوو. لە ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی بەشداری چالاکانەی کرد. لە مانگی خەرمانانی ساڵی 1360 تاوی دەستگیر کرا و پاش تەحملی ئازار و ئەشکەنجەی زۆری جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. ڕێکەوتی 27 خەزەڵوەری ساڵی 1360 هەتاوی خوێندکارێکی شۆڕژگێڕ و هەڵسوڕاوێکی کۆمەڵە بە ناوی هاوڕێ ساڵح خزری لە شاری سنە بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی ئەو شارە تیرباران کرا. هاوڕێ ساڵح خزری ساڵی 1345 تاوی لە ئاوایی کانیکە و سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. کاتی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر ئاوایەکان دەستگیر کرا و لە تەمەنی 15 ساڵیدا تیرباران کرا. ڕێکەوتی 27 خەزەڵوەری ساڵی 1361 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە نیزیگ ئاوایی ئاسنگەران سەر بە ناوچەی کامیاران لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی شەڕێکی سەخت و نابەرابەر پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ فەتاح سەراوکام گیانی ئازیزی بەخت کرد. کاتێک بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی ویستیان دەست بە تەرمی بێگیانی هاوڕێ فەتاحدا بگرن، ژنێکی زەحمەتکێشی خەڵکی ئاوایی ئاسنگەران بە ناوی مەنزەر لە حاڵێکدا منداڵەکەی بە باوەشەوە بوو خۆی بەسەر تەرمەکەی هاوڕێ فەتاحدا خست. بەڵام جەلادانی کۆماری ئیسلامی تەقەیان لە خۆی و لە منداڵەکەی کرد و بەداخەوە هەردووچیان گیانی ئازیزیان بەخت کرد. بەم جۆرە کۆماری ئیسلامی جارێکی تر ماهیەتی دژە ئینسانی خۆی نیشاندا. هاوڕێ فەتاح سەراوکەم ساڵی 1342 تاوی لە ئاوایی ئەڵک سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ماوەیەک بە شێوەی نەهێنی درێژەی بە خەباتدا. دواتر بە بڕیاری تەشکیلات هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە زۆربەی شەڕەکانی ناوچەی کامیاران و سنا بەشداری چالاکانەی کرد. ڕێکەوتی 28 خەزەڵوەری ساڵی 1364 هەتاوی 3 کادر و ئەندامی کۆمەڵە لە ئاوایی یازی بڵاغی لە بەشی فەیزوڵڵا بەجی سەقس کەوتنە گەماروی هێزەکانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێیان پەرویز شافعی و محەممەد خەلیلی کە بۆ جەولەیەکی سیاسی چوبوونەوە ئاوایی یازی بڵاغی ساعات 8:30 بەیانی کەوتنە گەماروی هێزەکانی کۆماری ئیسلامی. هاوڕێ محەممەد خەلیلی هەرکە چاوی بە بەکرێ گیراوان کەوت مەجای پێنەدان و ژمارەیەکی لێکشتن و شەڕێکی قرس لە نێوان بەکرێ گیراوان و دوو پێشمەرگەی کۆمەڵە دەستی پێکرد. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا ئەم دوو هاوڕێیە گیانی ئازیزیان بەخت کرد. لەو کاتەشدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد هەوشاری بۆ یارمەتی هاوڕێیانی دەڕۆیشت کەوە بەرگولەی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی دەکەوێت و گیانی ئازیزی بەخت کرد.
هاوڕێ محەممەد هەوشاری لە یەکێک لە ئاواییەکانی ناوچەی هەوشار لەدایک بوو. ساڵەکانی پێش ڕاپەڕین بە کرێکاریکردن لە کوورەخانەکان و شارەکانی تاران، دەماوەند، بەندەرە باس و ئیسفەهان تێپەڕ کرد. لەبەر ئێحتراز و دژایەتیکردنی دەرەبەگەکانی ئاواییەکەیان لە ئاوایی دەرکرا. هەر بۆیە چوو بۆ ئاوایی یازی بڵاغی سەقز و لەوێش دژی ئاغا و دەرەبەگەکان تێکۆشانی خۆی درێژەدا. لە شۆڕشی ساڵی 1357 تاوی چالاکانە بەشداری کرد. دوای شۆڕشی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت. هاوڕێ پەرویز شافعی ساڵی 1332 تاوی لە شاری سەقز لەدایک بوو. ساڵی 1353 تاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسی و خەباتی خۆی لە دژی ڕژیمیشا دەست پێ کرد. لە شۆڕشی ساڵی 1357 تاوی یەکێک لە هەڵسوڕاوانی خەباتی خەڵکی زەحمەتکێش و ئەندامی شوڕای کۆمەڵایەتی شاری سەقز بوو. دوای شۆڕش هەڵسوڕانی خۆی بە ڕێکخراوەی کۆمەڵەی یەکسانی گرێدا و ئەندامی ڕاوێژکاری ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو. یەکێک لە هەڵسوڕاوانی جەمعیەتی معەلیمانی خەباتکار بوو لاو بەرەو پێش بردنی خەبات و ئێحترازاتی خەڵکی زەحمەتکێشی ناوچەی سەقز لە دژی ڕژیمی کۆماری ئیسلامی دەوری بەرچاوی جێڕا. هاوڕێ محەممەد خەلیلی ساڵی 1329 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. خۆناغەکانی خوێندنی هەر لەو شارە تەواو کردو بوو بە معەلیم. لە کاتی ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی لەگەڵ سازمانی پەیکار ئاشنا بوو لە پەیوەند لەگەڵ ئەم ڕێکخراوە درێژەی بە کاری تەشکیلاتیدا و لە ماوەیەکی زۆر کورت لە ناو خەڵکی زەحمەتکێشی سەقز و دەوروبەری جێی خۆی کردەوە و بوو بە کەسێکی جێی متمانە، بە جۆرێک کە سازمانی پەیکار ئەوی بۆ مەجلیسی ئێران کاندید کرد. بەڵام هێزەکانی کۆماری ئیسلامی دەستگیریان کرد و بەهۆی خۆپیشاندانی بەرینی خەڵکی شاری سەقز هێزەکانی کۆماری ئیسلامی لە ترسان ئازادیان کرد. ساڵی 1361 تاوی هاوڕێ محەممەد پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە کومیتەی بەشی گەورک و پاش ماوەیەکی کورت لە کومیتەی بەشی فەیزوڵابەجی سازماندرا. پاش ماوەیە کار و چالاکی لە ناو خەڵکی ئەم ناوچانە بەرپرسایەتی کومیتەی ناوچەی فەیزوڵابەجی پێسپێردرا. هاوڕێ محەممەد بوو بە کادرێکی ناسرا و لێهاتووی کۆمەڵە و لە سەختترین هەلومەرزدا لە هوشیارکردنەوە و کۆکردنەوەی خەڵکی زەحمەتکێشی ناوچەکە لە دەوری ئاڵای سووری کۆمەڵە درێغی نەدەکرد. دوایین بەرپرسایەتی هاوڕێ محەممەد بەرپرسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە ناوچەی فەیزوڵابەجی سەقز بوو. ڕێکەوتی 29 خەزاڵوەری ساڵی 1359 هەتاوی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی ئاوایی ئوزوندەرێ لە نێوان مەهاباد و شنۆیان خستە ژێر ئاگری توندی خۆیانەوە کە لە ئاکامدا چەندین کەس لە خەڵکی بێتاوانی ئەم ئاوایە گیانیان بەخەت کرد. لە جەریانی ئەم هێرشەدا هەڵسوڕاوێکی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەبوبەکر شنۆیی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەبوبەکر کوڕی کاک ڕەسوڵ شنۆیی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی ئوزوندەرێ سەر بە ناوچەی شنۆ لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری مەهاباد وەرگرت و پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و
چالاکانە درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. ڕێکەوتی سی خەزاڵوەری ساڵی 1361 هەتاوی لە عملیاتێکدا لە نێوان هێزی پێشمەرگەی کۆمەڵە و هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی لە ئاوایی بێسارانسەر بە ناوچەی سنا سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ حەبیبوڵڵا کاکەزادە و هاوڕێ فەرهاد پاوەیی و هاوڕێ شەمسوڵڵا بیاری و بەرگولەی داگیرکەران کەوتن و جانی ئازیزیان بەخەت کرد. هاوڕێ حەبیبوڵڵا کاکەزادە ناسراو بە مام حەبیب باوکی شەهید ئیرەج کاکەزادە ساڵی 1330 هەتاوی لە ئاوایی زەردووی سەر بە شاری پاوە لەدایک بوو. ساڵەکانی پێش ڕاپەڕین کرێکاری مهاجر بوو کە لە شارەکانی جنوبی ئێراندا کاری دەکرد. لە ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی وەک کرێکارێکی وشیار و هەڵسوڕا و بەشداری لە ئێعترازات و خۆپیشاندانەکاندا کرد. با هەڵگیرسانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی زەحمەتکێشان لە کوردستان دژی جمهوری ئیسلامی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت. پاییزی ساڵی 1358 هەتاوی با ریزی پێشمەرگەکانی کۆمەڵە پەیوەست بوو. لە شەڕەکانی بەرگری لێ هاتووی خۆی نیشاندا و لەناو کۆمەڵانی خەڵکی ناوچەکەدا ناسرا و خۆشەویست بوو. هاوڕێ فەرهاد پاوەیی ساڵی 1339 هەتاوی لە شاری پاوە لەدایک بوو. دوای هێرشەکانی یەکەم و دووهەمی جمهوری ئیسلامی بۆ سەر بەشی کوردستان پەیوەندی گر بە تەشکیلاتی کۆمەڵە و با ریزی خەباتکارانی زەحمەتکێشان پەیوەست بوو. بەهاری ساڵی 1359 هەتاوی لە ریزی پێشمەرگەکانی کۆمەڵە لە شەڕەکانی بەرگری بەشداری کرد. هاوڕێ شەمسوڵڵا بیاری ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی بیار سەر بە ناوچەی کامیێران لەدایک بوو. پاش ڕووخانی ڕژیمی پەهلەوی و بە ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە لە کوردستان هاتە ناو کۆڕی فەعالیەتی سیاسی لە سەر ڕێبازی کۆمەڵە. ماوەیەک ئەرکی بڵاوکردنەوەی نووسراوە و چاپەمەنیەکانی کۆمەڵە و تەبلیغی ئامانج و بەرنامەکانی کۆمەڵەی لە ناو خەڵکی زەحمەتکێشی ناوچەکەیاندا لە ئەستۆ بوو کە بەو پەڕی دڵسۆزی و پڕکاریەوە بەڕێوەی دەبرد. ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ریزی خەباتی پێشمەرگانەوە. مانگی خەزاڵوەری ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی سێ تێکۆشەری کۆمەڵەیان بە ناوەکانی هاوڕێ تەیب ڕۆحەڵڵاهی و هاوڕێ عەبدوڵڕەزا قوڕەیشی و هاوڕێ محەممەد یەزدانیان لە زیندانی ئەوین تیرباران کرد. هاوڕێ تەیب ڕۆحەڵڵاهی، هاوڕێ عەبدوڵڕەزا قوڕەیشی، هاوڕێ محەممەد یەزدانیان ناسراو بە دوکتۆر سەعید. مانگی خەزاڵوەری ساڵی 1363 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ کەریم حاجی میرزایی لە زیندانی ئەوین لەو پەڕی وەحشی گەریەوە تیرباران کرد. هاوڕێ کەریم حاجی میرزایی لە ئاوایی باوەڕێ سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. هاوڕێ کەریم لە جەریانی ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لە ڕابەری و هیدایەتی خەباتی کۆمەڵانی زەحمەتکێشی شار و دیەهاتی سنا
وەک شۆڕش جێڕێکی بەرپرس دەورێکی بەرچاوی جێرا. هەرێو کات لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵا پەیوەندی گرت و درێژەی بە خەبات و هەڵسوڕانی شۆڕش جێرانەدا. هەروەها ئەو سەردەم لە پەلاماری چەکدارانەی کۆمەڵانی شۆڕش جێڕی شاری سنا بۆ سەر پادگانی ئەو شارە چەکدارانە بەشداری کرد و چالاکی لە خوێنوان. کاتێک شاری سنا بەدەست بەکرێ گیراوانی ڕژیم داگیر کرا، لە شار مایەوە و بە شێوەی نەهێنی درێژەی با هەڵسوڕانی شۆڕش جێرانەدا. تەبلیغ و کاری وشیار دەرانە لەگەڵ کرێکاران و زەحمەت کێشان و هاندانی خەڵک بۆ پەیوەستبوون بە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵا، بڵاوکردنەوەی ئەعلامیە و خەبەرنامەی کۆمەڵا و کۆکردنەوەی یارمەتی و زۆر فعالیەتی دیکە لە ئەرکەکانی ئەو هاوڕێیەمان بوو. هاوڕێ کەریم لە درێژەی هەڵسوڕانی شۆڕش جێرانەی خۆیدا مانگی خاکەلێەوەی ساڵی 1362 هەتاوی بەدەست جەنایەتکارانی ڕژیم گیرا و زیندانی کرا. زیندان مەیدانێکی تر لە خەبات و تێکۆشانی هاوڕێیە کەریم بوو. جەلادانی ڕژیم هەر لە ڕۆژەکانی ئەوەڵەوە خستیانە ژێر تونترین و دڕندانەترین ئەشکەنجە و ئەزیەت و ئازار کە بەڵکو بتوانن وە قسەی بێنن، بەم جۆرە بە ئاواتی چەپەڵیان بگەن. بەڵام خۆڕاگری قارەمانانەی هاوڕێکەریم هەموو خەیاڵەکانی ئەم جەنایەتکارانەی پوچەڵ کردەوە.